سڵاوی خواتان لێبێ ئەم کاتتان باش. هاوڵاتێکی زۆر پرسیارەکات لەسەر وەرگرتنی و ئیستیمارەی کە بۆ حەجی ئەم ساڵ دەبێت وەکو سەرەتای دەستپێکی مامەڵەکان دەست پێ بکەن کەی دەستپێکە دیارە وا بڕیارە لە ڕۆژی یەکشەممەوە واتە لە سەرەتای هەفتەی ئایندەوە لە بەڕێبەراتی حەج و عومرەی سلێمانی ئەو ئیستیمارەیە دەدرێت بە ئەوانی کە ناویان گەڕاوتەوە. تەبعاً بۆ ئەم ساڵ لە پارێزگای سلێمانی 1223 کەس ناویان بۆ فەریزەی حەجی ساڵی 2026 گەڕاوەتەوە و دەتوانن حەجی ساڵی 2026 ئەنجام بدەن. بەڵام یعنی وەکو یەکەم ڕێکار کە دەبێت بگرنە بەر ئەم ئیستیمارەیە دەبێت پڕ بکەنەوە لێرە کە لە بەڕێبەراتی حەج و عومرەی سلێمانی وەری دەگرن دەچنە بەردەم لیژنەیەکی پزیشکی کە لە نەخۆشخانەی شیرەکەدا دەنیشن ڕۆژی یەکشەممە. تاوانەوە ئیستیمارەیە پێکهاتووە لە ئەو نەخۆشیانە لەو کەسەیە بەنمونە مەسەلەن کەسێک کە پێویستە ئەم ساڵ فەریزەی حەج ئەنجام بدا دەبێت بچێتە بەردەم ئەو لیژنە پزیشکیە ئەم نەخۆشیانی کە لە نێو ئەو ئیستیمارەیە دیاریکراوە نەخۆشی درێژخایەن و هەندێکشان پەیوەندیان بە نەخۆشی دەرونیەوە هەیە و دەبێت لە بەردەم دوو لیژنەی پزیشکیە ئامادە بن. یەکەمیان ئەو لیژنە پزیشکیە کە دادەنیشن بۆ نەخۆشی درێژخایەنەکان و لیژنەی دووەم ئەو پزیشکانن کە لە 5 کەس پێکهاتوون لیژنەی یەکەمیش هەر 5 کەسە بۆ ئەوانەیە کە نەخۆشی دەرونیان هەیە. تەبعاً هەم ئەو دەرمانانی کە بەکاری دێنن هەم جۆری نەخۆشیەکە لەنێو ئەو ئیستیمارەیە هەیە پڕیەکەنەوە و دواتر مامەڵەکانی تریان ڕایەکان. من حاجی تەهام لەگەڵا بەڕێبەری حەج و عومرەی سلێمانی زانیاری زیاتر لە وەرەگرم بزانین لیژنەکە لە یەکشەمەوە لەکوێدا دەنیشن و چەند پرسیارێک تریشی لێ یەکەم کە حاجیان سواز بۆ دەرفەتە ئەم ئیستیمارە لە ڕۆژ یەکشەمەوە هاوڵاتیان دەتوانن پڕی بکەنەوە. طبعاً لە خسخانی شیرەکە دانیشتنوانی ئەم دوو لیژنەیە زۆریان پێ ناچێت ینی ئامادەبوونی ئەو کەسان لە بەردەم لیژنەکە کەمی پێدەچێت دواتر هەنگاوی دوای ئەوە چیە بێت. زۆر بەخێر بێن تەنها بە ناوی خوای گەورە برایانی بەڕێزم ئەو هاوڵاتیانەی بە خوشک و براوە کە ناویان بۆ فەریزە و گەشتی حەجی ئەم ساڵ دەرچووە کەوەی لە تیر و پشک دەرچووە 962 هاوڵاتی 962 هاوڵاتی ئەوەکەی تری تا ئەو ڕێژەی کە جەنابتان باستان کرد بریتین لە ئەوانەی کە پار ساڵ تەجیل کران بە تەمەنەکان لەگەڵ لیژنەی سەحی مرشید وارسی شەیدان مۆزەفی ئیداری هەموو ئەم فیانەی تایە بە کۆمپانیەکانیشەوە ئەکاتە ئەو نیسبە و ڕێژەی کە جەنابەت فەرمووت 1223 کەس. ئەو لیژنەیە پێویست بوو زووتر تەشکیلە بێ بەڵام بڕۆی ئیشە ئیداریەکانەوە بۆمان تشکیلە نەکرا بۆ خااتری وی هاوڵاتیان و حاجی ئێمر زۆر عسێت نین چونکە لە پێنجێن و حدودی ئێرانەوە هاوڵاتیان بۆ گەشتی حەج دێنە لای ئێمە هەروەها لە سنووری کەرکووکیشەوە بانی مەقانەوە بە هەمان شێوە چەمچەماڵ دێنە لای ئێمە بۆ پڕکردنەوەی ئەو فۆرمایە بۆ ئیداعکردنی پارە و مامەڵەی گەشتی حەج. بۆیە بە باشمانزانێ بۆ دوولایەنە هەم دابشکردنیان بەسەر کۆمپانیەکانە بۆ یەک ڕێکار یەک جار ماندویان بکەین یەک جار بیانهێنین لەو شوێنە دوورانەوە لەگبەر نەبوونی هەندێکیشمان ناردووە بۆ ئیداعکردنی پارە بەڵام نسبێکی زۆر کەمە زۆر نییە پاریان ئیداعکردەوە بەڵام چاوەڕێی لیژنەکەن بۆ داخڵکردن بۆ ئایتی بۆ بەڕێوەبەراتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان و لە هەمان کاتیشا بۆ هەیە عولیا حەجی بەغا پێویستە ئەو فۆرمەی کە جەنابەت ئاماژەت پێیە لیژنە پزیشکیەکان ئیمزای ئەوە بکەن ئەوەش لەگەڵەوە ئیدا بنێردرێت لەگەڵ ئەو مامەڵەی کە بۆ وەرگرتنی ڤیزە ئەنێردرێت بۆ هەیە عولیای حەجی عێراقی بڕم کۆی پارەکە وەرەگیریە بەشێکی پارەکە وەرەگیرێ بە یەک سلفا کۆی پارەکە وەرەگیرێ هەرچەندە هاوڵاتی و منیش لامان زۆرە بەڵام ئیتر مەسرفات و تەکالیفی حەجیش بۆ ئەمساڵ ڕەنگە زیاتر بوو بێ لەسەر حکوومەتی هەرێم و ئەو لیژنەی کە سەرپەرشتیاری ئیشی حەج ئەکات لە وڵاتی سعودیە 7 ملیۆن و 100 هەزار وەرەگیرێت بەپێی ڕێنمایی وەزارەتی ئەوقافی هەرێمی کوردستان و بەڕێوەبەراتی گشتی حەج سەربڕینەکە زەبحەکە هادیەکە هەر لە چارچەوەی ئەو پارایەکە لە هاوڵاتی وەرەگیرێ بۆ حەج. ئەگەر با بڵێن ئەو کەسە وەفاتی کرد پێشەوەی حەجەکە ئەنجامدا بەڵام مامەڵەکەی تەواو کرد بۆ پارەکەشی تەسلیم کردبوو ئەو کاتە یعنی چ ڕۆ شوێنێکی تر ئایا کەسی تر دەچێتە شوێنیان پارە و مامەڵاتەکەی هەڵەبەشێتەوە ئەمە
پرسیارێکی تۆزێک غامزە تاوەکو ئێستا گرفتی ئەوەمان هەیە خەڵک داواکاری هەیە کوڕ و باوک کچ و دایک تەنەزول بۆ یەکتریەکەن بەپێ ئەو بڕیار و ڕێنمایە تاوسەی کە هەیە وەزارەتی ئەوقاف دەری کردووە تاوەکو ئێستا هیچ ڕێنماییەک نییە بە حاڵەتی وا بەڵام خۆی کە هاتە سەر مەسەلەی کۆچکردن بە تاکید کە ئەو ئەمری خوای کردووە یا ئەبێ کوڕێک خێسانی هاوشینی کەسێکیکە لە جیاتی ئەو بچێ حتمما وەزارەتی ئەوقاف وەزارەتێکی کاروباری ئاینیە و ئیشەکەش ئیشی ئاینی و کۆمەڵایەتیە بە تاکید وەزارەتی ئەوقافیش بڕیارێکەدا کە لە خزمەتی هاوڵاتیانە بێت چونکە زۆربەی هەرە زۆری بڕیارەکانی وەزارەتی ئەوقاف خزمەتکردنە بە هاوڵاتیان ئەوانەی پێویستیان بە وەزارەتی ئەوقافە بێ حتمما بڕیارێکی لەو جۆرا درێ کەسی نزیکی پلێک مافی کەس ناخورێ و کەسی پلەیەکی ئەو لە جیاتی ئەو مرۆڤەی ژنەی پیاوەی کە گەشتی حەج بە ئومێد بووە بچێ بەڵام کۆچی دوایی کردووە بۆی نەکراوە خزمی نزیکی لە جیاتی ئەو بچێت پارەکەش چونکە هەری ئەو خێزانەیە میرات ئەمێنێتەوە هیچێک لەوان بچێت ئەو گەشتی حەجە بکە یا پارەکە وەرگرنەوە لیژنەکە لە ڕۆژ یەکشەمەوە دانیشن قەرەباڵخی زۆر دروست نابێت چونکە خۆ دەزانن چەند ڕۆژە خەڵک سەردانی ئێراکە ئێوە پێڵێن بیخان یەکشەمە قەرەباڵغ نابێ یەکێک لە دەرەوەی شاری سلێمانیەوە بێ لە پێنجوێنەوە بێ لە کەلارەوە بێت بەریەکەوێ فریاکەوێت کە بە ڕۆژێک ئەمە تەواو بکرێت هەوڵ ئەدەین لەگەڵ ئەو لیژنەی سەحەب بۆمان تەشکیلاکەن پشتیوان بەخوای گەورە کە پۆلێنیکەین ئەوەی لە دەرەوەی شارە هەوڵ بین پێش ئەوەی ناو شاری بخەین چونکە ئەمان نزیکترن ئەوان دوورن ڕێکی بخەین تەنوای تەنسیم بکەین کە کەمترین خەڵک ماندوو بێ ئێمەش خۆمان ماندووەکەین بە حکمی ئەوەی کە یەکەم ڕۆژی ئیشکردنە پێویستەکە زۆرتر ماندوو بین و خەڵکی قەرەباڵغێ زۆریشمان لەسەر بێت جیاوازێ بێ لەگەڵ ڕۆژانی دواتوو لە ڕێگەی منبەری بەڕێزی شانۆپیان ئەڵێن ڕۆژی یەکشەمە و دواتر ئەوەی یەکشەمە بۆی ناکرێ یا سەرەی بەرنەکەوت زۆر بە گشتمانانەیان خێریانەگا ڕۆژی دواتر بێنەوە ئێمە لە خزمەتیان نابین ئێوە سەرکەوتوو بن سپاس بۆ ئێوە زۆر بەخێر بن دەستەکان خۆش زۆر سپاس بەڵێ بینەران ئەوەی کە گوێبیستی بوون وبینیتان لەسەر ئەو ڕێشوێنانە بوو کە بۆ فەریزەی حەجی ئەم ساڵ دەگیرێتە بەرەوە بە تایبەتی ئەو فۆرمەی کە پێشانمدان ئەم ساڵ ینی خراوەتە ڕووبۆی کە ئەو کەسێک دەچێت بۆ فەریزەی حەج بۆ ئەنجامدانی حەج ئەو نەخۆشیکە هەیەی دیاری بکرەوە عیلاجانی کە هەیەی بۆی کە ئەگەر لەوێت تووشی گرفتێک بوو ڕاستەوخۆ ینی بزاندرێ نەخۆشیەکەی چیەوە ئەو داو دەرمانی کە پێویستە بۆی یەکسەر بە فریاگوزاری خێرا بۆی جێبەجێ بکرێت جا لە ڕۆژ یەکشەمەوە لیژنە پزیشکیەکە وەکو ئاماژەم پێکرد لە سلێمانیدا دەنیشن هەرچەند وەکو حاجی ئاماژەی پێکرد ینی تۆزێک دواکەوتووە خەڵکێکی زۆریش تەلەفۆنیان بۆ ئێمە کردو